هەرچەندەکە عمری خدر و جامی جەمت بوو چونکە ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەی جامیعی دنیا و قیامەت بە خەیاڵات ئەو ڕۆژە کە مردینە ئەوت بوو نە ئەمت بوو. بینەرانی ئازیز و خۆشەویستی بانیژە سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش. خۆشحاڵم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژایە بۆ گفتوگۆگردن دەربارەی پرسێکی جدی ناو دنیای ئەدەبیات. خۆشحاڵی و ڕێزێکی تایبەتەوە گفتوگۆەکەم دەربارەی پرسێکی تایبەت لە ئەدەبیاتدا. پرسی شعر و بەریەکەوتنی لەگەڵ ڕووکارە نوێیەکانی دینداری و هەروەها جۆرێک لە هزر و بەرامبەربوونەوەی شعر لەگەڵ هزر و هیزری ئیسلامی و باگراوندی پشتەوەی هیزر و هەروەها بەرامبەربوونەوە لەگەڵ جۆرێک لە شعردا جۆرێک دۆستایەتی و هاوسەتی لە نێوان شعر و هیزری ئیسلامیە و هەروەها بەریەکەوتنیان و لەکوێوە بەریەگەکەون و لەکوێوە لێک جیابنەوە پەیوەندیان و جیابوونەوەیان و ئەم پرسانە بە خۆشحاڵیەوە درێژە پێ ئەدەم و گفتوگۆەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی شارەزا توێژەر و نووسەر لە بواری هیزری ئیسلامی و هەروەها دنیای عیرفاندا. کاک دکتۆریان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو و ڕێز بۆ جەنابێت دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەم بەرنامەیە بۆ ئەم بەرنامەی بانیژەت ناوناوە بانیژە ئینشاڵڵا بتوانین لەم بەرنمەیەدا وەکو ئاماژەت پێکرد باسی ئەو شکالێتە بکەین کە هەیە لە بینی ئەدەبیات و شیعر لەلایەک و هزر و فکری دینی بە تایبەت هزر و فکری ئیسلامی لەلایەکی زۆر باشە. کاک دکتۆر نازانم پرسەکە بالێەوە دەست پێ بکەین وەکو سەرەتایەکی سادە شعر هەر ئەوەیە کەلامێکی مۆزون و مقەفایە یان لە پشت ئەوەشەوە جۆرێک لە هێز و لە باگراوند و لە قوڵایی و لە پەلوپۆکێشانی هەیە ئەگەر بەس کەلامۆیەکی مۆزون و مقەفایە ئەو ترسە لە شعر بۆ هەیە یان با بڵێن هێزەکانی پشتەوەی شعر کامانن کاریگەریەکانی کامانن کە بڕێکجار نەک بڕێکجار لە زۆر شوێنە و بەم سەردەمە تازێش هێشتا هەر نیشانەی پرسیاری لەسەردانرێت. سەرەتا بە ناوی خوای بەخشندە و میێرەبان بە ناوی خوا کە پێغەمبەری خوا فەرمێ ئینە الله جەمیل یحب الجەمال. خوای پەروەردگار خوڵقێنەری جوانیە بۆ خۆی جوانە لەبەرەوە جوانی ئەخوڵقێنێ و پێی خۆشە کە جوانیەکان دەرکەون مرۆڤ دەرکی جوانیەکان بکە کە دەرکی جوانیەکانی کرد گزارش لە جوانیەکان بە ئەم گزارشت لە جوانیە بۆی هەیە زمانێکی ڕاستەوخۆ بێ بۆی هەیە بە زمانێکی ڕەمزی و ناڕاستەوخۆ بێ. شیعر لەکوێوە هاتووە شیعر قوڵایەکی زۆری هەیە لە فکری ئینسانیە. یەکەم جار کە مرۆڤ شەیدای تەبیعەت بووە حاڵەتی ئیندیهاشی بۆ دروست بووە سەرسامی جوانەکانی دەوروبەری بووە دەوروبەر بۆی بوون بە پرسیار و تەنانەت بۆی بوون بە هێما بۆ هێزێکی غەیبی هێزێکی بەتوانە لەو دیوی تواناکانی ئەمەوە بۆیە شیعر هەرزوو لەدایک بوو لە مێژووی مرۆڤایەتیە. لەبەر چی باسی وەزن و قافیەژەکرێ لەوە شەر نییە ینی ڕەگەزێکی هەمیشەیی بێ لە شیعرە ینی هەر وشەیەک یا هەر وتارێک کێش و قافیەی هەبوو کێش و سەروای هەبوو ئیترەوە شیعر بێ و ئەگەر کێش و سەروای نەبوو بەڵام هێمایشی تیا بوو خەیاڵی تیا بوو ئەندێشەی تیا بوو ئیترەوە شیعر نەبێ. بەڵام ئەوەی کە لە ئەدەبیاتی کلاسیکی ئەمە هەیە شیعر دوو ڕەگەزی سەرەکی هەیە ڕەگەزی کێش لەگەڵ ڕێگەزی سەروە بەڵام ئەوانەی کە بە دوای مۆزوعەکە بە جددیتر چوون زاناکان ئەڵێن ئەبێت تەولیدی معنا بکە شیعر ئەبێ مانا دروستکە مانایە دروستکە مانایە کە مەئلوف نەبێ یعنی شتێک نەبێت کە خەڵکی عادەتی پێوە کرد بێ. لە شیعر هەمیشە جێگە لە کێش و سەروە شتێکەیە پێوترێ مفاجعاتی شیعری بریتە لەو وێنە و لەو ئەزمونانەی کە خوێنەر بۆی دروستە بێ لە کاتی خوێندنەوەی شیعرە کاتێک کە تەواسولەکە لەگەڵ شاعیرەکە شتێک دروستە بێ کە زووتر بۆی دروست نەبووە. بەوم پێناسەیە شیعر هەم ناوەرۆکی هەیە هەم ڕواڵەتیشی هەیە هەم شەکلی هەیە هەم ناوەرۆکی هەیە.
پرسیارەکە لەوە دروستە بێ حساسیتێک هەیە بەرامبەر بە شیعر. باشە کاک دکتۆر بارڕێک لەو پرسی حساسیتەوە دەست پێ بکەم لە سەرەتای وەڵامی پرسیارەکەمەوە باست لەوە کرد مرۆڤ جۆرێک لە سەرسامی هەیە بە سروش بە تەبیعات بەخۆشی لەناو ئەویان لەوانێت جۆرێک لە سەرسامی هەبێ بەرامبەر بە خالقەکەی بەرامبەر بۆ پێدراوانەی کە هەیەی بەرامبەر بە ناز و نیعمەتەکانی هەموو ئەمانش ئەکرێت لە شعردا ڕنگ بنەوە باشە کەس شعر توانای گزارشکردنێکی جوان یا وەسفکردنێکی جوان یا جیهانبینێکی جوان یا توانای دانانی نیشانەی پرسیاری هەیە بەرامبەر بە گردون بەرامبەر بە مرۆڤ بەرامبەر بۆی کە بچێتە ناوخۆی مەسەرەن خۆت بناسە و خوا بناسە و ئەمانە کەواتە ئەو حساسیتە لەکوێوە دروستە بێ بەرامبەر بە شعر حساسیتەکە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە شیعر بەچی ئەزانین لە پێناسەکردنی شیعر و لە تێگەیشتن لە چەمکی شیعرا کێشە دروستە بێ خەڵک کە شاعیرێکە بینێ خەیاڵ دروستەکە وێنەی خەیاڵی دروستەکە یاخود ئەو وێنانەی ئەو دروستیەکە پەیوەندیەکی ڕاستە و خۆیان بە واقعەوە نییە ئەمانە لێیانە بێ بە حەقیقەت یعنی پێی وایە ئەمە شاعیرەکە درۆەکە لە خەیاڵە ئەژی چاواشەکاریەکە یاخود زیاڕەویەکە نزیکە بێتەوە لە درۆکردن نزیکە بێتەوە لە وێناکردنێکی هەڵە بۆ شتەکان لە حاڵەکە زمان ئەو کایانەی تایە لە زمانە کاتێکە زۆر جددیش بیت لە دەرەوەی شعریش بکەی ناچاریت ئەو ئالێتەکانی شعر بەکاربێنی لە یەکچوون تەشبیه بەکاربێنی خوازە ئیستیعارە بەکاربێنی کینایە بەکاربێنی دوور کەویتەوە لە زمانی ڕۆژانی خەڵک کە دوورە کەویتەوە لە زمانی ڕۆژانی خەڵک فەهمی ئەم مەوزوعە ناکە هەزمی ناکە پێی وایە شعر ئەبێ وەکو دین تەوجیهاتێکی هەبێ باسی حەڵاڵ و حرام کە وەکو فەلسەفە وەڵامی پرسیارە گەردونیە گەورەکان باتەوە یا وەکو عیلم کێشەی بۆ حەلکە شعر جۆرە ڕاکردنێکی تایە جۆرە شکاندنێکی زمانی تایە زمانی تیاشکێ زمانی ڕۆژانی تیاشکێ و ئەوەی کە پێی نەکرێ شاعیر لە ژیانی ڕۆژانە بە عمل بیکە بە کردە بیکە مەسەلەن ناتوانێت بەهشتێ بۆ خۆ بچێتە باخێکی بەهشتی هەبێ بەڵام لە خەیاڵیا بەهشتێ دروستەکە ناتوانێت چەکوشکاری بکە دەستکاری زاڵم و ستەمگەران بکە بیان شکێنێ لە واقع لە خەیاڵیان شکێنێ خەڵکانەدا بۆ شکاندنیان یاوەکو بێوێت باسی ئەزمموی دینداری خۆی بکە ڕەنگە بە زمانی ڕۆژانی خەڵک نەتوانێت بە زمانێک باسیەکە کە زمانی ئیسیعارە و زمانی تەشبیه و لێکچواندنە ئەگەر بچینە ناو ئەدەبیاتی عیرفانیەوە ئەدەبیاتی عیرفانی هەمووی ڕەمز و هێمایە خەڵک لە ڕەمز و هێماکە تێناگەن مانە ڕواڵەتەکان وەرەگرن ئەمیان بەلاوە بێ بە کوفر و ئیلحاد و تێگەیشتێکی خراپ دروستەکە کەواتە سەبەبەکەی لە چۆنیەتی پێناسەکردنی شیعرایە و تێگەیشتنە لە وەزیفەی شیعر من هەر بۆی زیاتر پێداگر بم لەسەرەوە زیاتر بچمە ناو بابەتەکە و ڕوونتر بێت لە لامان ئەم پرسانەی کە بەڕێزت باست کردن کە ئەو تەسەورە دینیە باسیەکە و هەستەکە جۆرێک لە مەترسیە بەڵام ئێمە ناتوانین وای ناو بنێن جۆرێک لە دیوی ئەرێنیە مەسەن لەو لەحظەیە کە تۆ بە دەستت ناگاتە ستەمکارێک لە ڕێگەی شعرێکەوە مەسەلە نوێشەیەکی ماسەن ڕاستەوخۆ دەستن نەگەشتووە گەر دیوە ئەرێنەکەی وەربگرین پێغەمبەر نەبینیوە درودی خوای لەوێ مەسەن لە شعرە ئەیبینی وێنایەکەی ئەمە ناتوانین بە دیوێکی ئەرێنیش ناوی بەرین بەڵێ خۆی ئەوەی جەنابیشت کە دیوی ئەرێنی لە شیعرابینی و دیوی نەرێنی لە شیعرابینی دوو دیو ئەبینی لە مۆزوعەکە ئەگەڕێتەوە بۆەوەی تۆ پێناسەیەکی تایبەتە دەیە بۆ شیعر تۆ شیعر بەوە نازانیت کە قسەکردن بێ بە زمانی ڕۆژانە قسەکردنە گزارشکردنە لە خود بە زمانێکی هێمایی بە زمانێکی ناڕاستەوخۆ بە زمانێکی جوڵێنەر و بزوێنەر و وروژێنەر خودی وشەی شیعر لە زانستەوە هاتووە ئەوە هەڵێ فلانە کەس شعری بەمە هەیە شعوری بەمە هەیە ئاگایی و دانایی بەمە هەیە جۆرێ لە زانایی و جۆرێ لە وردبینی گرنگە يعني ئەوە کتێبی نظرة الإغريض في نصرة القريض هي مظفري كري فضلي علوية كلسدي شش وحوت جياوة شش وحوت هجرية لو سردمشا
مناقەشە هەبووە لەسەر جەدوای شیعر لەو سەردەمەشا خەڵکێک شیعریان بە زیازانیوە بەڵام ئیسلام کە هات نەک شیعری لە ناو نەبرد باشە بەڵکو شیعر پێی نایە قۆناغێکی تازەوە شیعر گەشەی کرد لە سایی ئیسلامە لە سایی ئەدەبیاتی ئیسلامیە شیعر گەشەی کرد لەبەرەوەی یارانی پێغەمبەر سەلات و سەلامی خوا لەسەر پێغەمبەر و درود و ڕەحمەتیش لەسەر یارانی بێ زانیان شعر میکانیزمێکە ئالێتێکە حتا بۆ تێگەیشتن لە قورئان بۆ شارەزابوون لە هونەرەکانی قورئان لە زانستەکانی قورئان لەوەی کە قورئان ئەوێشتمان پێ بڵێ جاری وای بشی ناڕاستە و خۆ پێمانەڵێ کە باسی خوا باسی نوری خۆیەکە فەرمێ مەثل نوریه کەمیشکات فیها مصباح نوری خوا کە بێ سنوورە خوای پەروەردگار تەمسیلێکا بە تاقێکەوە کە شوشەیەکی تیاوی ئەم شوشەیە داگرسێ ئەم شوشەیە داگرسێ و بێ بە گوڵۆ باش جا لەبەر ئەو تاقەیە مجموعەیە پەنجەرە دابنەی لە هەر کام لە پەنجەرەکانەوە تیشکی گوڵۆپەکەیت تیشکی ڕووناکیەکەیەتە دەرەوە تیشکی گوڵۆپەکەیەتە دەرەوە خۆی یەک تیشکە بەڵام تێگەیشتنەکان بۆی جیاوازن چۆن کە لە تاقێکا کە شەبەکەیە لە بەردەم تاقەکدانی یەک چرای لۆکس دابنی لە کونی پەنجەرەکانەوە لە کونجی شەبەکەکانەوە ئەو ڕووناکیە کە بێتە دەرەوە شێوەی جۆراوجۆر دروستە بێ ڕووناکیەکە تەحویلەکە بۆ وێنەی تازە بە هەمان شێوەش خوای پەروەردگار کە باسی نوری خۆیەکە نوری خوایەک نورە بەڵام کاتێک کە تەحویلە بێ کەیەتە ناو کایی زمانەوە کەیەتە ناو تێگەیشتنی مرۆڤەوە تەماشاکەم نورە تەجەلیاتی جیاوازی بۆ دروستێ یەکێ لە تەجەلیەکانی زانست یەکێ لە تەجەلیەکانی عیلمە یەکێ لە تەجەلیەکانی هونەرە یەکێ لە تەجەلیەکانی قسەی جوانە یەکێ لە تەجەلیەکانی ئەخلاقە یەکێ لە تەجەلیەکانی فەلسەفە و ڕامانە ئەگەر ئێمە ئەو ڕوانگە وردبینانەمان هەبێ سەبارەت بە شیعر و نە ئەو مەترسیانەمان لەسەری بۆ دروست ئەبێ و نە ئەو تێگەیشتنە هەڵەیەشمان بۆ دروست ئەبێ کە بمانەوێ شیعر تەنها بێ بە مجرد ڕێخستن شیعر ئەکەین بە نەزم ئەو کاتە عنصوری خەیاڵ کە لە شیعر بێنیتە دەرەوە عنصوری تەسویر و وێناکردن کە بێنیتە دەرەوە شیعرێتی خۆی لەدەسەمێنێتدا کاک دکتۆر بڕێک چەمەگەل یان جۆرێک لە ئێستاعارەگەلی جیاواز لەناو قورئانە شاعرانی هەرهێن ئەمانە ئەکەن یەد اللهی فەوق ئەیدیهم مەسەلەن شوێنی خوا مەسەن کە باسیەکەن لە فڵان شوێن وەساو لەوێ وەکو هێز وەکو دەسەڵات وەکو ئستیعارە حتا مەوزوعی حتا یەلیج الجەمەل فی سەمی الخیاط مەوزوعی جۆرێک لە هوشەکاری و مبالغە ئەوانە شاعرانی ژەر ئەمە ناکەن یا شاعران شتی جیاوازترەکەن بێژگە لەمە شیعر ئەگەر ئێمە بین سەیری ڕەوانبێژی بکەین وەکو زانستێک کە ئێمە حەوت زانستی ڕەوانبێژیمانەیە حەوت زانست پیانوتێ زانستەکانی ڕەوانبێژی یەکێکیان واتاسازیە یەکێکیان جوانکاریە ڕوونبێژیان ڕوونبێژیە ئەمەسیان عروس کێشە علمی قافیەمانەیە سەروە اینجا نەقدی شیعر ڕەخنەگرتن لە شیعرەوە شەش دانانی شیعر و هۆنینەوەی شیعرەوە حەوت ئەم هونەرانە هەر هەمووی کە دوایی نووسراونەتەوە بوون بە زانست و خوێنراون لە شارستانەتی ئیسلامیە هەمووی بۆ ئەوە بووە کە ئینسان چێژ لە قورئان وەرەگرێ چێژ لە فەرمودەکانی پێغەمبەر وەربگرێت صلی الله علیه وسلم و ئاگادار بێ لە دەرەجەی وردەکاری و ئیعجازی نەسی ئیلاهی دەقی ئیلاهی چونکە دەقی ئیلاهی بە زمانی عەرەبی هاتووە زمانی عەرەبیش فۆرمی هەیە و ناوەرۆکیشی هەیە یەکێ لە فۆرمەکانی بەکارهێنانی زمانی شیعرە 150 ساڵ پێش هاتنی ئیسلام عەرەب خوا ئەو قەریحەیی پێدان ڕێی خۆش کرد بۆ ئەوەی کە قورئان هات چێژی لێ ببینن قەسیدەی دوور و درێژیان هەیە یعنی ئەگەر پێوێ بڵێ شعرەکان پێشدەستی بوون لەوە ئەسڵەن وەکو بڵێ چۆن میوانێکی خۆشەویست پێشەوەی بێتە ماڵەکەت لە پێشە ماڵەکە ڕێک و پێکەکەی ئەمجا دەواازەی ماڵەکەت جوانەکەی گوڵ و گوڵزار و ئاوشێنێکی جوانی دەرگای ماڵەکەتەکەی تەنزیمی ماڵەکەتەکەی تۆچی لە بەردەمی ئاوەسی تقریبا لە خولیای تاکی عەرەبیە حاڵەتێکی لەو چەشنە بۆ پێشوازیکردن لە قورئان هات ئەوە بوو شاعری گەورەی تیا هەڵکەوت ئەم شاعرانە ئەوەی وشەکاری بێ و
کایەی شیعری بێ بەکاریان هێنا زۆر ئەوەی کە باڵادەستی بێ و جوانکاری بێ و واتاسازی بێ ئەوەندەی وتەی جوانیان بەکارهێنا کە بوو بە کەلتور تێگەیشتن لە شیعر بوو بە کەلتور تێگەیشتن لە قسەی بەرز یعنی تاکی عەربی وای لێ هات بتوانێت جیاکاری بکە لە بینی ئەدەبی باڵا و ئەدەبی نزم حتا کاک تۆ چەند وەکو لەبەرکردنیش ڕاهاتن لەسەر شعر لەبەرکردن بۆی ڕابێن لەگەڵ قورئان لەبەرکردن بەڵێ ئەمە هەستەکەم عنایەتێکی ئیلاهی بوو بۆ ئەوەی کە ئەم قورئانە کە هات وەربگیرێ ئەوە بۆ من زۆر نوێ و یەکەم جاریشمە بەریەکەم کاک دکتۆر بەس لێرەیە پرسێگێتە ئاراوە لە ناو نەسی قورئانە جۆرێک لە ڕەتکردنەوە وا دیارە هەیە مەسەلەن شوعەراء یەتەبیعهم الغاوون یا مەسەلەن پرسێکی وەکو لێمە تەقولون ما لا تەفعلون ئەمە چۆن لێک بینەوە خۆی ئێمە ناتوانین وتاری مرۆڤ حەسرکەین لە وتاری شیعرە باش ئەرەستۆش لە منتیقەکەیە لە لۆجیکێکە کە دایناوە و بەهۆی ئەو لۆجیکەوە بوو بە مامۆستای یەکەم پێی وایە وتاری ئینسانی وتاری مرۆڤەکان وەکو مادە و ماک وەکو ناوەرۆک یا بورهانە یا جەدەلە یا خەتابەیە یا شیعرە یا چاواشەکاریە وتاری مرۆڤ ناتوانی بڵێ ئەبێ هەر شیعر بێ بۆیە ئەگەر وتارەکان هەمووی ببێ بە شیعر مەجالێک بۆ فەلسفە نامێنێتەوە مەجالێک بۆ جەدەل و گفتوگۆ و دیابێت نامێنێتەوە مەجالێک بۆ وتار و هاندانی خەڵک نامێنێتەوە لە ڕێگەی خەتابەوە تەنانەت ناکرێ ببێ بە چاواشەکاری بەڵکو بەشێک لە ژیانی ئینسان شیعر ممارەسەیەەکە ئینسان لە ڕێگەی شعرەوە یعنی بەشێک لە پرسیارەکانی مرۆڤ شیعر وەڵامی هاتەوە بەشێک لە ئیبداعاتی مرۆڤ لە ڕێگەی شیعر و هونەر و ئەدەبیاتەوەیە هەموو ئیبداع تۆ تاوەرە شیعر بڵیتەوە دنیا بۆ فێنک نابێتەوە لە خەیاڵی خۆتا هەر چەندە ئەنواعی سەهۆڵ بێنیتە ناو جەوەکەتەوە تۆ کە دنیا هاوین بوو بەو خەیاڵە فێنکرد نابێتەوە ئەبێ ئەبێ بڕۆن ئەهلی اختراع و داهێنان مبەڕیدە بۆ بێنن فێنکەرەوەت بۆ بێنن ئەوەی بەڵام جاری وایە فێنکەرەوەشت هەیە بەڵام تۆ ئاسوودەنیت ئیمکاناتت هەیە ئاسوودەنیت وەڵامی پرسیارەکانت بۆ دراوەتەوە ئاسوودەنیت ئاستەنگی بۆ دروست بووە بەڵام بە خوێندنەوەی شیعرێک بە غەزەلێک تەماشاکەی مخاتەبەی ڕۆحی خۆتەکەی تەجربەی ڕۆحی خۆت بەیەکێکی تر ئەڵێ ئەمە لێرا بەشێکە لە پێداویستەکانی ڕۆحی ئینسانی چونکە ڕۆحی ئینسانی زۆر لەوە گەورەترە تۆ حەسری بکەی بە عیلم و فەلسەفە یا تەنانەت حەسریکەی لە حەڵاڵ و حرامە بە پوختی ئەتەوێ بڵێ ئەکرێ شیعر بەشێک بێت لە کایەکە نەک هەموو کایەکە باشان تەسەورەکەی قورئان ئەفەرمێ وما علمناه الشعر وما ينبغي له پێغەمبەر شاعیر نەبووە صلی الله عليه وسلم چونکە شاعر قیادەی کۆمەلگا ناکە شاعر تا ئەندازەیەک ئەگەر یاخی بێ لە واقعەکەش لە خەیاڵە واقعێکی مەطلوب دروستەکە ئەوەندە ئەهلی عەمەل نییە ئیسلام هات ئاراستی شعری گۆڕی یعنی وتی باش شعر بۆ قەزیە بێ هەر ئەوایەتی کە خوێنتەوە والشعراء يتبعهم الغاوون ألم ترى أنهم في كل واد يهمون وأنهم يقولون ما لا يفعلون شاعری كإسلام هات شاعر ئەم خەسڵەتانەی هەبوو یەکەم کەسانی گومڕا دوایانە کەوتن کەسانێک کە لە غیوایەتان یان لە هیدایەتانین کەسانێک بوون کە لە هەموو دۆڵێک حزوریان هەبوو لە هەموو بوارێکایان ویش قسە بکەن اینجا ئەوەیشی کە ئەیانوت نەیانە کرد بەڵام ئیسلام هات فەرمووی إلا الذين آمنوا بەڵام ئەگەر شاعیر بێ ئەم خەسڵەتانی تیابێ ئەبێ بە شاعری قەزیە ئەبێ بە شاعرێک کە ئەتوانێت گۆڕانکاری بکە شیعرەکانی بەکار بێنێ بۆ بەرەو باشتر چوون بۆ بەرەو گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی جددی بەڵام بەو مەرجەی ئەمانی تیابێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وذكروا الله كثيرا وانتصروا من بعد ما ظلموا يعني پەیامی شیعری گۆڕی لە پەیامی بێپەیامیەوە بۆ پەیامی ئیمان کردەوەی چاک یادی خوا و تێقەبات و تێکۆشان داکۆکی لە زۆر لێکراوان و ستەم لێکراوان ئەمە ئیسلام شیعری ڕەفز نەکرد جۆرێک لە شیعری ڕەفز کرد بەڵام بەدیلێکیشی دا ئەلتەرناتیفێکی دا بەوەی کە ئەگەر شاعر
نەیتوانی ئاوا بێ ئەبێ ئاوا بێ. باشە کاگی تۆر بۆم گرنگە لێرە ئەوە وردکەمەوە هەز ناکەی ئەمە جۆرێک لە دەستنیشانکردن یا جیاکردنەوەی نێوان شاعیرێک و سۆفیستێکە لێرە قورآن دەستنیشانی کردووە ئەڵێ شاعیرەکان جیاوازن لەوانەی کە قسە ئەەکەن و بەس قسەکان ینی ئیشیان نییە پەیامیان نییە ئەرکیان نییە. وەڵامی پرسیارەکەم وەرەگرم تا دوای ئەو ناوبڕە و دەست پێەکەمەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرین و دەست پێەکەینەوە. بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتەن کاک تۆر لە پێش ناوبڕەکەەوە باسم لەوە کرد ئەو ڕەگەزانەیە ئەو بنەمانەی قورآن بۆ شاعری داانێ ئەتوانین بڵێن جۆرێکە لە جیاوازی لە نێوان شاعیرێک و سۆفیستێکە شاعرمان پێ ئەناسێنێ و هەروها لەو لاشۆ کەسێکی سۆفیسمان پێ ئەناسێنە مەسەلەن کە هەوڵەدا هەر قسە بکە و جۆرێ وجودی ڕسمی نەبێت لە ناوواقع لەسەر ئەوە سەرنجتان چێ بێ زەحمەت. بۆی هەیە کە ئیسلام ڕوانگەیەکی تایبەتیە بێ بۆ شیعر. شیعر تەوزیفەکە بۆ مەبەستەکانی خۆی یاخود بۆعدێکی گەردوونی پێدا بۆعدێکی ئینسانی پێدا بۆعدێکی اجتیماعی پێدا پەیوانیە هونەر بەرهەم بهێنرێت تەنها لە بەرهونەر. هەدەف لە شیعرا هونەرنمایی نییە هونەر نیشاندان نییە. ئەوە نییە کە شاعیرێک لە شاعیرەکان لە بازاڕی عکاس کۆ دەبوونەوە پێش ئیسلام شانازیان بە قەبیلە و تیرە و هۆزەکانی خۆیانەوە کرد شینیانە گێڕا بۆ گەورە پیاوانی لە دەستچووی خۆیان یاخود خەڵکیان هەن دەدا بۆ تۆڵەکردنەوە یاخود شاعیرێک بیری لەوە کردەوە چۆن بڕوا بۆ شوێنی خۆشەویستەکەی بەجێ هێشتووە و پاشماوەی ماڵی خۆشەویستەکەی ببینێ و بگیری بەسەریا قفانە بکە من زیکرا وەکو لە شعری معەلەقات ئایبینی یاخود بەشێ لەو هونەرانەی هێشتەوە وەکو عالیەت بەڵام نەتیجەتەن ویستی شاعر خاوەنی قەزیە بێ قەزیەکی گەورە. هەمیشە شاعری گەورە ئەوەیە کە قەزیەکەی گەورە بێ معاناتەکەی لەگەڵەوە کە معاناتی خۆیەتی معاناتی زۆرینەی خەڵک بێ. گزارش با لە مەینەتیەکانی مرۆڤ وەکو مەولانا لە نەینامەکەیە باسیەکە کە بشنەوەزنەی چون حکایەت میکند از جدایی ها شکایت میکند سینە خواهم شرح از فراق تا بگویم شرح درد اشتیاق. باسی چۆن مەولانای مەحوی نالی ئەمانە ڕۆحیان کردووە بە شمشاڵێک بەنایەک بۆ ئەوەی یا بەنەیەک بۆ ئەوەی باسی هاوار و معاناتی ڕۆحی ئینسان بکە چۆن لەم جیهانەدا غەریبە چۆن لەم جیهانەدا توانستەکانی بەرجەستە نابێ. هیوا و ئاواتەکانی شاعیرێکی ڕاستەقینە ئەوە نییە کە ئینسانێکی مادی هەیبێ لەم دنیادا. من کە سێری شیعرەکانی محەممەد ئیقبالەکەم کە بە تایبەتی لە گوڵشەنی ڕازی جەدیدە کە چۆن تەفسیرێکی شاعیرانەمان بۆکە بۆ خلقەت و بۆ دروستبوونی جیهان. ئەم جیهانە چۆن تەشبیهەکە بە دەریایەک ئەم دەریایە علم و فەلسەفە بۆیە بن بە کەنار لە ڕێ علم و فەلسەفەوە تۆ پێی ئەبەی بە قوڵایەکانی ئەم دەریایە و لە ڕێگەی ئەم مەفاهیمانەوە پێی ئەبا بە قوڵایی ناخی مرۆڤ. ئەم ناخی مرۆڤە چەند مهمە کاتێک کە پێوەزە بێ بە سەرچاوی بوونەوە کە خوای پەروەردگارە و لەوێوە جیهانی بۆ مسەخەر ئەبێ تێگەیشتن بۆ تێگەیشتنی جیهانی بۆ مویەسەر ئەبێ بۆ ئاسانە بێ. ئەمەی کە شیعرەیکە ڕەنگە فەلسەفە نیکە ڕەنگە تەنانەت زمانی فوقەهاژ نیکە زمانی فوقەها زمانی حەڵاڵ و حرامەڵێ ئەمە بکە و ئەمە مەکە بەڵام پێ دەڵێ دەستورەکەت پێ ئەڵێ بەڵام ناتوانێت ئەو ڕۆحوتیا دروستکە کە دوای دەستورەکان بکەوی. شعرتیاتە دروستەکە شعر و ئەدەبیات و شعری باڵا نەک شعری سادە و بازاڕێ نەک شعری پوچ کە ئێمە مەدحی شیعرەکەین مەدحی شعری باڵاکەین کە لە مستەوای شاعرە گەورەکانی دنیاە لە مستەوای جەلالەدین و سەنائی و عەطارایە لە مستەوای ئەبوو تەمام و متەنەبیایە لە مستەوای بووسیری و
ئەحمەد شەوقیایە، لە مستەوای تاغورایە، لە مستەوای شکسپیر و لامارتینایە، ئەوانەی کە شاعری گەورەی دنیان و بۆ هەموو مرۆڤایەتی شیعریان وتووە و هەڵگری معاناتی مرۆڤ بوون. ئەمە گۆتەی ئەڵمانی کە بەو هەستە شیعری کە هەیبوو مامەڵی لەگەڵ حافظ کرد و جوانترین بەرهەمی و دەقی ئەدەبی هەیە سەبارەت بە پێغەمبەری ئیسلام. زۆر باش. ئەمە گرنگە. کاک دکتۆر دیسان جۆرێک لە تەسەور هەیە کە پرسە شاعریەکە ڕەتەکاتەوە بە ناوی پیرۆزی و بە ناوی دینەوە، شتێکی تر لە فەلسەفە قەرزەکە و ئەیکا بە پاڵپشتی تەسەورەکەی خۆی کە زۆر جار ئەو تەسەورە دینێش هەر باوەڕێ بە فەلسەفە نیە، ئەوەیە کە ئەڵێ ئەفلاتۆن شاعیرەکانی لە کۆمارەکەیان دەرکردوون، ئێمەش پێویستە لە کۆمارە دینیەکەمانە دەریکەین. هەر بەڕاست ئەفلاتۆن ئەو شاعیرانەی دەرکرد کە بێپەیام بوون کە شاعری باڵا نەبوون، یا هەر ئەفلاتۆن میلی لەگەڵ شاعرانە هەر دەقەکانی ئەفلاتون بۆ خۆی چەندین تەفسیر و لێکدانەوە هەڵدەگرن. یەک لێکدانەوەی دروست ئەوەیە کە ئەفلاتون شاعرانی وەکو حەکیمەکان دانە ناوە کە بیانکە بە فەرمانڕەوە. کەسیش نەوێت تۆ شاعر با فەرمانڕەوا بێ، فەرمانڕەوا توانە شاعر بێ. ئێمە فەرمانڕەوای شاعرمان هەبوو لە تاریخە کە چێژی و چەشی شیعری هەبوو، تێگەیشتۆ لە شعر وەزانیوێت پێغەمبەری خوا خۆیە فەرمێ ئینە منە الشعری لە حیکمە، بەشێ لە شعر هەڵگری حیکمەت و داناییە، وئینە من البەیانی لە سیحرا، بەیان و دەربڕینیش جۆرێک جادووی هەیە کە کاریگەریە داانی لەسەر ئەو کەسەی کە گوێی لێ. ئەمە ئەبێ وا تەفسیری دەقەکان بکەین کە دەرکردن بەو معنایە نییە کە ڕەفزی گوتەزای شعری بکە، مەبەستی ئەوەیە کە ئەو کەسێک کە ئیدارەی وڵاتەکە، ئەو کەسێک کە قسەی کۆتاییەکە لە مەسەلەکانە نابێ شاعران بن، چونکە بێ بۆ کێشەکان تۆ چارەسەری واقعی دابنی نەک چارەسەری خەیاڵی. ئەتەوێ بڵی گرفتەکە لێوەیە ئەفلاتۆن لەوێ نیشانەی پرسنی دەقەکانە. گرفتەکە لە حتا ئەو دەقانەی کە هەیە لەبارەی زەمی شیعرەوە لە توراس و کەلتور و کەلەپوری ئیسلامیە بەو شێوە معناکرێ. بۆ نمونەوە فەرمودەی کە فەرمێگەر ناخی هەر کامێکتان پڕبێ لە کیم و زووخ باشترە لەوەی کە پڕبێ لە شیعر. ئەمە ئەوەندەی کە زەمی پڕبوونە زەمی شیعر نییە، ئەوەندەی کە باز لەوەیە کە ئینسان پشتی 100% نەبەستێ بە خەیاڵ و بە ئەندێشەی شیعری، ئەوەندە باسی ئەوەندە ڕەفزی شیعر ناکە، ڕەفزی ئەندێشی شیعری ناکە. ئەتەوێ بڵێ جۆرێک لە کیناوی سەعارەتە بووی لە بابەتێکی تر تێبگەی. تۆ ئێستا مەسەلەن پێغەمبەری خوا خۆی شاعری هەبوو، شاعیرێکی هەبوو وەکو حەسانی کوڕی سابت، عەبدوڵای کوڕی ڕەواحە، کەعبی کوڕی مالیک، کەعبی کوڕی زوهەیر کە ئەو هەموو دژایەتی ئیسلام و پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم، تەنانەت ئیعلان کرا کە هەر کەسێ لە هەر کوێ بینی ئەوە مهدەر الدەم و با بکوژرێ، کە زانی هیچ شوێنێکی بۆ نەماوەتەوە. قەسیدەیەکی لە 68 بەیتادانا کە سەراتاکەی باسی جوانی ئافرەتێکەکە. قەسیدەکە بە هونەری شیعری دەست پێەکە، بە هونەری شیعری لا ئەکاتەوە، باسی خۆشەویستەکەیەکان نزیکەی 30 بیت کەم خۆشەویستەی دوور کەوتۆتەوە لێی ئەمە وەزعێتی، ئەمە وەسفێتی، ئەمە باڵایەتی، ئەمە چاویەتی، اینجا دوور کەوتۆتەوە بۆ شوێنێکی دوور کە چۆنی پێ بگەم، ناتوانم بگەم ئەم شوێنە ئیلا بە سواری حوشتری ئازانە بێ، چی و چی ئاوایەتە پێایە. دوایی یەتەوە سەرەواڵێ من هەرچێ بکەم هیچ شتێک فریام ناکەوێ، بەڵام بیستومە کە پێغەمبەری خوا هەڕەشەی لێ کردوم و عەفویش لە پێغەمبەری خوا داوا کراوە و ئاوا لەو لاوە پێچەکاتەوە بە حوسنی تەخەلوس، یعنی ئاوڕێک دەداتەوە بۆ قەزیەکەی خۆی، یەتەوە سەرمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یار و یاوەران و مهاجرین و ئەنسار و قەسیدەکەی کە تەواوەکە پێغەمبەری خوا لێی خۆشە بێ، تەنانەت قەباکەی خۆشی بە هەدیەدا. باش کاک دکتۆر بووی تەواو پەیامەکە بگەێنین، دڵنیام بەرنامەکە گاتە هەموو ماڵێک و پێچێت لە سوشال میدیاشا خەڵک زۆر ببینێ. ئەمەوێ نەسەن پرسیارەکە بە چەمکێکی زۆر خۆمانەی سادە ئاوا بکەین. دانانی دەقێکی قورئان یا مەسەن فەرمودەیەک لە بەرامبەر شعرێکدا بڵێ ئەمەیان باشە و ئەویان بەدیلی ئەمەیە و مادام ئێمە فەرمودەمانەیە شعرمان ناوێ و ئێمە ئاەتێکمانەیە ئیتر ئەم شعرەمان پێویست نییە و ئەم جۆرە لە مامەڵە و هەڵسەنگادن بەم شێوەیە دروسە، یان شعر لەکوێوە ئەتوانێت خزمەت بە
هێزێ هزرێکی ناو ئاەتێک بکایان مەسەن جۆرێک لە جیهانبینی ناو فەرمودەیەک بە ئەمە چۆن هەڵسەنگین چۆن خۆی ئەگەر بگەڕێتەوە بۆ تەفسیرەکانی قورآن ئەو ئێمە چەند تەفسیری گەورەمان هەیە ئێمە دوو تەفسیری گەورەمان هەیە تەفسیری بەیزاوی لەگەڵ تەفسیری زەمەخشەری بڵێ ئەم دوانە بڕۆ لە ناو تەفسیرەکانیان زۆر جار بۆ ڕوونکردنەوەی ئاەتێک یا وشەیەکی قورآن ئیسفادیان لە شیعر کردو یعنی شیعر یەکێکە لە کەرەستەکانی ڕوونکردنەوەی دەقەکان دەقی قورآن بە یا دەقی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیبن عەباس کە تەرجمانی قورآنە لە تەفسیر و لێکدانەوەی ئاەتەکانی قورآنە پشتی بە شیعرە بەست ئەگەر ئێمە ئەو قسەیە بکەین ئەسڵەن هیچ کەسێک ئەو جورئەتەی نەبووەوە ئەو زاتەشی نییە و کەسی ژەوی دیعاە نییە کە شیعر بکا بە بەدیلی قورآن و سنت هەموو شیعرەکان هەموو شاعیرەکان کاریان بۆ ئەوە بووە کە تێگەیشتنێکی دروستتر و جوانترمان لە قورآن و سنت پێشکەش بکەن یعنی کە قورآن و سنت هەبێ تۆ ئەگەر ئاگاداری کایەکانی زمان نەبی لە ڕێگەی لەگەر لە ڕێگەی زمانی شیعرەوە بەشێ لەوانە تێناگەیت بۆ نمونە فەرمودەیەکمان هەیە پێغەمبەری خوا فەرمێ ئەوانەی کە ئەچنە بەهەشتەوە ئەوانن کە هەژارن زۆر لەوانەی کە ئەچنە بەهەشتەوە هەژارانن ئێ باشە خۆ لە قیامەتە هەژار نەما کەس هەژار نیە و کەسیش دەوڵەمەنێ هەمووی هەژارە لە ڕاستیە لێرە ئەڵێ زمانی شیعر بەکاراتوە مەجاز بەکاراتوە کە فەرمیێوانەی ئەچنە بەهەشت هەژارن یعنی ئەوانەی کە لە دنیا خەڵک بە هەژاری زانیون ئەوانە لێرەیە ئەو وەسفیان هەر پێوە ئەمێنێ ئەمە زمانی شیعرە بەکاردێت وایان نە تۆ ئەگەر شعر ئاگاداری کایەی شعری نەبی زمانی شعر نەبی بەشێکی زۆر لە زمان غایبە لەلات چونکە زمان بەشێکی زۆری بریتە لە شیعر لە بەکارهێنانی مەجاز و تەشبیه و ئیستیعارەوەمانە جا بۆیە ئەو کەسێک کە پێی وایە بەکارهێنانی شیعر کەمکردنەوەیە لە ئاست و لە نرخ و لە بایەخی کتاب و سنت ئەوە بە هەڵاچووە چونکە هیچ زانایەکی موسڵمان ئەو بیرۆکەیە نییە لە سەحابە و تابعین وایان بیر نەکردوێتەوە پێغەمبەر فەرمووی بە حەسانی کوڕی سابت ئوهجوهم وروح القدس معك تۆ ئەوان مشرکین کە هجوومەکەن و داشۆرین بەکارێنن بەرابەر بە موسڵمانان تۆش لە مقابلیان و داشۆرین بەکاربێنە جبرائیل لەگەڵتە جبرائیل لەگەڵتە تەنانەت فەرمووی تەسیری شیعرەکانی تۆ لە تەسیری تیرروکەوان زیاترە بۆیە ئەمە تێگەشتێکی هەڵەیە ئێمە کە لە پووری ئیسلامیمان کتێبەکانی تەفسیر بێ کتێبەکانی لێکدانەوە و شەرعی فەرموودە بێ تەنانەت کتێبەکانی فقه و ئوسولی فقه و عەقیدە و کەلام و ئەمانە و ئەخلاق و ڕەوشت و ئاکار و ئەمانە هەمووی پڕە لە شەواهیدی شیعری لە نمونەی شیعری بۆ ئەوەی چەمکەکان نزیککەنەوە لێمان نامەی پیاوە گەورەکان نامەی زانا گەورەکان بۆ یەکتری جاری وایە دێڕە شیعرێنێت ئەو دێڕە شیعرە وەک وایە دەلا پەڕیوت بێ چونکە لە پشتی هەر دێڕە شیعرێکەوە ئەزمونێک هەیە مێژوویەک هەیە دەلالەت و مانای تایبەتی خۆی هەیە کاک دکتۆر بۆم گرنگە و پرسیارە بکەم هاتنی قورئان بەو زمانە تایبەتەوە بەو هونەرە بەلاغیانەوە بەو ئیستیعارە و کینایە زۆرەوە کە هەیەی توانیوێتی وا بکە کە جۆرێک لە پانتایی جۆرێک لە قووەت جۆرێک لە هێزی جیاواز بدا بە زمانی عەرەبی ئەتوانین لێرەوە ئێمەش ئەو بکەین بە دەلیلی کە ئێمە لە ڕێگەی شیعرەوە هەر میلەتێ هەرگە لێ هەر نەتەوێت دەتوانێت جۆرێک لە هێزی جیاواز و جۆرێک لە خوێنی تازە و جۆرێک لە ئیبداع بدا بە زمانەکەی بۆی بەردەوام بمێنێتەوە زین و بێتەوە لە بینی زمان و فکرە جەدەلێتێکی بەهێزەیە یعنی هەم زمان ئاوێنەی فکرە هەم فکر سەرچاوی زمانە ئەم دوانە بەیەکەون ئەگەر کەسێ زمانی نەبێ فکری نییە چەندێ زمانی بەهێزتر بێ فکری بەهێزترە چەندێ زمانی فراوانتر بێ فکری فراوانترە خوا هەموو زمانەکانی وەکوێک دروست کردو بەڵام زمانی کە پێوتێ زمانی عەرەبی لەبەرەوەی زمانی قورئان و سونەتە پیرۆزیەکی تایبەتی هەیە پیرۆزیەکی بەڵام ئەو ڕەوانبێژی عەرەبی کە هەیە یاساکانی بەسەر ڕەوانبێژی زمانی کوردی شاچەسبێ بەسەر زمانی فارسی شاچەسبێ بەسەر زمانی تورکی شاچەسبێ هەموو میلەتێکیش زمانی خۆی هەیە و ئەدەبیاتی خۆی هەیە و
کەلتور و کەلەپور و فۆلکلۆری خۆی هەیە. زمان لە هەر چوار ئاستەکەیە، ئاستی دانان، ئاستی بەکارهێنان، ئاستی مانابەخشین، ئاستی لێوەرگرتن. لە هەر چوار ئاستەکەیە قودرەتی خۆی هەیە، توانای خۆی هەیە. ڕەتکردنەوەی زمانی شێعری وەکو ڕووخاندنی کەلەبەر کۆڵەکەیەک لە کۆڵەکەکانی و زمانەیە. ئیسلام کە هات عرفی میلەتانی لتیان نەبرد، بەڵکو میلەتانی کرد بە خاوەنی قەزیە، زمانەکەشیان بە تەبعیەتی میلەتەکە بوو بە هەڵگری قەزیە، بوو بە دەربڕی قەزیە، بوو بە پشتیوان لەو قەزیە. ئەگەرمانێ زمانی کوردی بەهێزکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ شێعرەکانی نالی، مەولەوی، مەحوی، مەلای جەزیری، ئەحمەدی خانی و گرنگی بە شاعرانی ئەمڕۆژ بین، چونکە شاعرانی ئەمڕۆژ ئەچنە سەر ڕەسیدی فەرهەنگی و ڕۆشنبیری و کەلتوریە و میلەتە. ئەگەر وانەکەین وەزیفەی خۆمانەکو موسڵمانە لەناو ئەم کۆمەڵگایەدا وەکو ئەهلی فکر و ئەهلی هێزل لەناو کۆمەڵگایەدا وەزیفەی خۆمانمان جێبەجێ نەکردەوە، کەم تەرخەمێکی گەورەمان کردووە کە نەوەکانی داهاتوو محاسەبەمانکەن لەسەری وەخوای پەروەردگاریش محاسەبەمانەکە، چونکە ئەو کەسێک کە عیلمێک بشارێتەوە، زانستێک بشارێتەوە، خوای پەروەردگار لێپرسینەوەی لەگەڵ. زۆر باش کاگە تۆر وەکو دواپرسیار ئەگەر ئەوە بکەم بە قوفڵی با بڵێن کۆتایی ئەم ئەڵقەیە بەرنامەکەم لە سەردەمێکا کە مادەگەرایی و ئەولەمە و تەکنۆلۆژیا هێزی لە زۆربەی زۆرمان بڕێوە، جۆرێک لە پەیوەندی و ڕۆحانیەت و ڕەفاقەت و ئارامی لە ناو دڵەکانان هێشتووە. گەڕانەوە بۆ شعر، گەڕانەوە بۆ هونەر، گەڕانەوە بۆ ئەدەبیات ئەتوانین بە ئومێدێک، هیوایەک، جۆرێک لە جوانی ببینین بووی لەم مان و بوون و لەم سەرێشە و لەم جەنجاڵێ نەجاتمان بێ. ئەتوانین بە کورتی پرسیارەکەم ئەوەیە شعر وەک فریاد ڕستێک بزانین لەم شعر ئەتوانێ زمانی شعری ئەتوانێت زۆر ڕوونکەرەوە بێ و زۆر فریاد ڕست بێ و زۆر بە دادی مرۆڤی ئەمڕۆوە بێت. ئەمەش تەفسیری ئەوە ئەکا بۆچی ئێستا لە زۆر شوێن لە ناوەندە غەربیەکان و لە ناوەندەکانی وڵاتانی خۆشمان ئاور دروست بوو، ئاور ئەدرێتەوە لە کەلەپوری عیرفانی، لە کەلەپوری شاعرانی عیرفانی، چونکە کەلەپوری عیرفانی بەشی زۆری شیعرە، بەشی زۆری زمانی هێمایە، زمانی ئاماژەیە، زمانی ئیشاریە. ئەمە تەفسیری ئەوەکە، چونکە هیچ شتێک ناتوانێت ڕۆحی مرۆڤ تێرکە لایەنە معنەویاتەکە نەبێ، لایەنە عیرفانەکە نەبێ. ئێستا عیرفانی مۆدێرنیش داوای ئەوەکە کە ئێمە بگەڕێنەوە بۆ شیعر، ئاگاداری شیعر و ئەدەبیات بین، ئاگاداری زمانی ڕەمز بین، ئاگاداری ئەوە بین کە کۆربان، هێنری کۆربان ناویناوە خەیاڵی خەلاق، خەیاڵی ئەفرێنەر، کە لە توراسی ابن عەرەبی و ئەمسالی ئەوە بەرجەستە ئەبێ. ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی بۆ ئەوەی ژیانمان نەبێ بە ژیانێکی میکانیکی، نەبێ بە ژیانێکی چاولێگەرانە و نەبێ بە دووبارەکردنەوە. دینداریەکەشمان دیندارێکی وشک و سەقەت نەبێ، بەڵکو دینداریەک بێ لەگەڵ ڕۆحی دیندارانی هەموو تاریخایەک بگرێتەوە، بە تایبەتی لەگەڵ سەدری ئیسلامەکە کاتێکە عەبدوڵای کوڕی ڕەواحە ئەچوو بۆ جیهاد ڕوویە کردە مشریکینەی و ئینا قەتەلناکم عەلا تەئویلیه کەما قەتەلناکم عەلا تەنزیلیه خەلوا بەنی الکوفار عن سەبیلیه خەلوا فەکوڵ الخەیر فی ڕەسوولیه. یعنی بەو زمانە شیعریە حەماسێک دروستە بوو لە ڕۆحی یارانی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، بۆیە بە بەو پەڕی شەوق و تاسەوە ئەچون بە پێشوازی مەرگەوە بۆی دیفاع لە قەزیی ئینسان بکەن، دیفاع لە یەکتاپەرستی و لە ئاکاری بەرزی ئینسانی بکەن. زۆر باشە کاکتۆریان دەستە خۆش بێمانوم کردی، پرزگەلێکی باشمان وروژاند وەکو تیۆر. بەس من هێشتا پرسیاری زۆرم ماوە، بە هیوان بتوانی لە فرسەتی ترا گەورەی بنوێری ئەرێک بکێشی هەندێک لە ڕووی پراکتیکەوە مەسەرەن لای نالی، لای مەولەوی، لای بێخۆت، ئەگەر فرسە دەبێ ئینشەڵڵا ئەوەش درێژە پێ بدەین من بە هیوان بتوانیەوە بکەین، بۆی ئەوەی کە لێرە بە تیۆر وتومانە لەوێ لە هەندێک دەقی شعریا پراکتیکیکەین، بە ئومێدم ئینشەڵڵا بتوانینەوە بۆ ئەم بەرنامەیە دەست خۆش بێ. زۆر زۆر سپاس دەکەم گەورەی دوان کە لە کاتی ئەڵتوونی خۆتە بەخشی بە ئێمە.
بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵلقەیەم جارەی بەرنامەی بانێژە کە بریتی بوو لە گفتوگۆکردن دەربارەی ئەو جۆرە لە بەریەککەوتن و جیاببوونەوە شعر لەگەڵ هزرا شعر لەگەڵ ئاینە ئاین لەگەڵ شعرە بە هیوان بتوانم لە فرسەتی داهاتوە لەگەڵ کاگتۆر درێژە بەم بەرنمەیە بدەم تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخوای گەورەتان نەسپێرم.